ێ باشە تۆ ئاوەگریتەوەی کێتە چۆ وانە یانی خۆمە بەڕاستی تەنکیەک نییە بەلوعەکەی بگریتەوە و دواتر بتەوە بەریەیتەوە وانە تاکە کەس کە پێی وایە کارتی فشار نییە ئەو نوێنەرانەی کووردە کە ئاگان لە دەستورەکەش نییە. زۆر جار کاک محەممەدی حاجی مەحموود هەندێک قسەی هەیە ئیتر بۆتە درێن بەڕاستی ینی بۆ نمونە زۆر جەخت لەوە کاتەوە ئەڵێمە توانین ئاوی دەربەنی خان و دوکان وەکو فشار بەکاربێنین ئەم ئاوە لە عەرەبەکان بگرینەوە ئیتر ئەوان قڕەکەن یانی دەمەوێت باسی ئەو بابەتە بکەین ینی مەسلەی گرتنەوەی ئاوی دوکان و دەربەنی خان ئەگەر ئێمە بە جۆرێکە وێنایان بابەتە بکەین ێ باشە تۆ ئاوەگریتەوەی کێتە چۆ وانە یانی خۆمە بەڕاستی تەنکیەک نییە بەلوعەکەی بگریتەوە و دواتر بتەوە بەریەیتەوە وانە پێ دوایە ئیترم ئاوە بگرنەوە عەرەب قڕەکات. بابەتی ئاو یەکێکە لەو کارتی فشارانەی بەدەست هەموو دەوڵەتانی دنیاوەیە کە ئاویان ئەڕژێتە ناو وڵاتێکی ترەوە یعنی ئاو کارتێکی فشارە بەدەست هەموو دەوڵەتێکەوە تاکە کەس کە پێی وایە کارتی فشار نییە ئەو نوێنەرانەی کووردە کە ئاگان لە دەستورەکەش نییە لە دەستوری عێراقیە کە باسی ئاوەکە وەکو بابەتێکی فیدرالی لە ڕاستیە ئەرکی حکومەتی عێراقی دیاری کردو نەک مافەکەی دەستوری عێراقی لە مادەی 109 بە دیاریکراوی بڕگەی 9 ئەڵێت ئەرکی حکومەتی عێراقیە پلانێکی تایبەتی هەبێ بۆ سیاسەتی ئەو سەرچاوە ئاویانەی کە لە دەرەوەی عێراقەوە ئەڕژێنە ناو عێراق بە مەبەستی زامنکردنی ئاوی پێویست بۆ عێراق